ڕێز و سڵاوەیەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لەگدان و هەڵوێست چەند بابەتێکمان ئامادەیە کە بۆیەوەی ئازیزە خوێنمەوە. هیوادارم بابەتەکان جێگەی ڕەزامەندی ئێوە بێ و کاتتان هەبێت تاکو کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. بابەتی یەکەمان لە نێوان شەڕ و ئاشتیدا چارەنووسی ناوچەکە بەرەو کوێ. ناونیشانی بابەتێکە لەلایەن هەڤاڵ عارف ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. گورزی سەربازی لە شەوان و مێزی گفتوگۆ لە ڕۆژدا. ئەمە تابلۆی یاخود تابلونیەکەی دۆخی ئێران و ڕەوشی ناوچەکەیە لە دوای وەستانی جەنگە چڵ ڕۆژەیەکە و گەڕانەوە بۆ بژاردەی دیبلۆماسی و پاشان واژۆگرتنی لێک تێگەیشتنێکی سەرەتایی ناچاری لە نێوان هەردوولادا. لە ئێستادا ململانیەکانی نێوان واشنتۆن و تاران ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان خسۆتە نێو تەمومژێکی قوڵ و چارەنووسێکی نادیارەوە. هەڕەسێ ڕووداوەکان هێندە خێرا و دژبەیەکن لێکدانەوە و پێشببینی بۆکردنیان ئەستەمە و زەحمەتە. هیچ گرێمانێکیش لەسەریان بنیاد ناندرێت چونکە هەندێک جار لە یەک ڕۆژدا هەڕەشەی تونبوونەوە و بردومانی قرس ڕوودەدەن لە هەمان کاتیشدا لە هەمان ڕۆژدا بڵێن دەگەڕێنەوە بۆ ئاگربەست و بژاردەی مێزی گفتوگۆ. ئەم هەوکێشە دژبەیەکەش کە تێیدا گورزی سەربازی دیبلۆماسی بەردەوام جێگۆڕکێ دەکەن هیچ گرنتیەکی بۆ سەقامگیری و ئارامی فەزای گشتی نەهێشتێتەوە و وای کردووە گۆڕەپانەکە بەردەوام لە لێواری جەنگێکی کراوە بێت. مەترسی ئەم قۆناغەلەوەدایە کە نەخشەی جیۆپۆلیتیکی ناوچەکە کەوتۆتە نێوان بەرداشی دوو بژاردەی شکست خواردەوە نەزەبری سەربازی توانی هاوکێشەکان لە بەرژەوەندی هیچ چەمسەرێکی کلای پاتەوە نامێزی دانوستانیش توانی زەمانەت و بەرجەستەی ڕێکەوتنێکی واقعی و گێڕانەوەی سەقامگیری بکات. قەتیسمانی هەلومەرجەکەش لە فۆرمی نەجەنگ نە ئاشتی ئاسایشی ئیقلیمی و سەروەری دەوڵەتانی ناوچەکەی کردوێتە بارمتەی قەیرانێکی نوێی تەمومژاوی و پێشبینی نەکراو. پەلکێشکردنی ناوچەکە بۆ نێو ئەم ئاڵۆزیانە کرۆکی استراتیژیەتی سیاسەتی ئێستای ئێرانە و ئامانج لی سەپاندنی هاوکێشەیەکی نوێ بەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتیدایە تاوەکو پێیان بڵێت یان سەقامگیری بۆ تەواوی ناوچەکە یان باشجان و وێرانکاری بۆ هەمووان. بۆیە بەرمەبنای ئەم سیاسەتە تاران ململانێ دووقۆڵیەکانی لەگەڵ واشنتۆن هێناوەتە دەرەوە و پڕیشکی ئاگرەکەشی بەسەر هەندێک لە وڵاتانی ناوچەکەدا پرت کردووە بە تایبەت وڵاتانی کەندا و شانشینی ئوردن کە ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی دیکە باجی ئەم ناسەقامگیریە دەدەن و بوونەتە سەنگەری پێشەوەی بەرکەوتنی لێکەوتەی کاردانەوەکانی ئێران. لە هەمان کادا هەرێمی کوردستانیش بەبێ هیچ پاساوێکی لۆژیکی ڕوبەڕووی هەمان دۆخ و دەستدرێژی بووەتەوە. ئەوەی زیاتر بووەتە مەترسی و دڵە ڕاوکێ ئەوەیە کە لێکەوتەکانی ئەم دۆخە تەنیا لە پێشێلکردنی پارێزبەندی و تێکدانی یاسایشی وڵاتانی ناوچەکەدا کورد نەبووەتەوە بەڵکو زەبرێکی کوشندەیان لە ئابوووریەکەی وەشاندووە بە تایبەتی عێراق کە ئابوووریەکەی تەنیا پشت بە یەک سەرچاوی وزە و یەک ڕێڕەوی هەناردەکردن دەبەستێت. هەر بۆیە فراون بوونی ئەم قەیرانە وڵاتانی بەرکەوتوی ئەم دۆخی خزۆتە پەلە قاژەی دۆزینەوەی سەرچاوە و ڕێڕەوی ئابووری جێگرەوە بۆ کەمکردنەوەی قەبارەی زیانەکان. بەڵام ئەمەش کارێکی هەروەسان نییە و پرۆسێکی ئاڵۆزە بە شەو ڕۆژێک بەدینایەت. پرسیاری هەرە گرنگەوەیە سەرباری ئەوەی ئەم دۆخە هیچ ئاسۆیکی ڕوونی بۆ تێپەڕاندن لێ بەدی ناکرێت ئەی چارەسەر چییە؟ ئایا دەکرێت چارەنووسی ناوچەکە بەردەوام لەم ئاڵۆزێدا بمێنێتەوە لە کاتێکدا بەشێکی زۆری ئابووری جیهان هێشتا وابەستەی ئەم جوگرافیایەیە؟ شرۆڤە و خوێندنەوەکان پێمان دەڵێن پێ ناچێت ئەم گرێکوێرەیە بە ئاسانی بکرێتەوە بۆ پێی نەمتمانە و زەمانەتی سیاسی ماوە پشتی پێ ببەسرێت نە ئەو دیبلۆماسیەتەش هێز و کاریگەری ماوە کە ئەمریکا دەیەوێت بە زۆرم لێ بیسەپێنێت و بۆ ڕاستکردنەوەی هاوکێشەکان. لەم نێوەندەدا هەردوو وڵات لەناو گێژاوێکدا گیریان خواردووە کشانەوە دەرچوون لێی بێدەستکەوت بەواتەی شکستێکی گەورە و قەیرانێکی قوڵتر دێت بۆ هەر یەکەیەکیان. هەر ئەمەش وا دەکات ئەم ململانەیە وا بە ئاسانی بەلایەکدا نەکەوێت بە تایبەت کە ئێستا هەردوو لاکەوتونەتە بەردەم واقعێکی جیاوازی چاوەڕوان نەکراوە ئەو واقعی کە ئەوەی ئێران لی دەترسا لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆی ئەمریکا و بە ئامانجگرتنی سەرکردە باڵەکانی بە تەواوی ڕوویدا ئەوەشی ئەمریکا پێشبینی نەدەکرد تاران بتوانێت بەم شێوەیە داری قەیرانەکە بدا و پارێزگاری لە مانەوەی خۆی بکات ئەویش هەڕوویدا. لەم هەلومەرجەشدا مانەوە لەسەر هێڵی نەجەنگ ناشتی بۆتە تەقە استراتیژی بەردەستی هەردوولا. بێگومان ئەم فۆرمە نوێش تا ئەو کاتەی زەمینەی ڕێگەچارەیەکی دیکەی هاوبەش دەڕەخسێت و قەبارەی کاریگەری و هێڵی سووری بەرژەوەندیەکانی هەردوولا لەسەر نەخشەکە گەرنتی دەکات ناوچەکە هەر لە نێوان خواستی خۆسەپاندنی ئەمریکا و ملنەدانی ئێران دەهێڵێتەوە و گرژیەکان بەردەوامیان دەبێت. ئەمەش پرسێکی ئاسان نییە و ڕەنگە کاتێکی زۆر و ماوەیەکی دوور و درێژ بخایەنێت.
سەرنجام ئەوەی باجی ئەم پێشهاتە دەدات بە پلەی یەکەم مابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هەنگاو بە هەنگاو بەرەو داڕەمان و پوکانەوە دەچێت. لە نێوان تەستەکبوونەوەی گەروی هورمز و گێژاوی ترامپ ناونیشانی بابەتێکە لەلایەن توانە محەممەد نووری ئامادەکراوە. کاتێک سەیری هەموو ئەم ئاڵۆزیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین زۆر ڕوونە کە کێشەکە تەنیا ئێران و دروستکردنی بۆمبی ئەتۆم نییە. ئەم شەڕەی کە ئەمریکا و ئیسرائیل بەسەر ئێراندا سەپاندیان لە بنەڕەتدا بەشێکە لە یاریەکی زۆر گەورەتر، یاریەک کە واشنتۆن تێیدا هەوڵ دەدات کۆنتڕۆڵی جیهان لەدەست نەدات و ڕێگە نەدات ڕکابەرە گەورەکانی لێی ببنە مەترسی. ئەگەر سەیری قسە فەرمیەکانی ئەمریکا بکەیت دەڵێن گوایە هێرشەکانیان بۆ ئەوەیە ئێران نەبێتە خاوەنی چەکێتەوە، بەڵام کاتێک سەیری کردارەکانیان دەکەیت دەبینیت چەندە دووفاقی تێدایە. لەلایەکەوە ئێران هەمیشە دەڵێت بەرنامە ئەتۆمیەکەی بۆ کاری مەدەنیە و تەنانەت دەستگا هەوڵگریەکانی ئەمریکاش لە ساڵی 2025 دانیان بەوە دانا کە ئێران سەرقاڵی دروستکردنی بۆمب نییە کەچی ئەمریکا هەر بە مەترسێکی گەورەی دەزانێت. لەلایەکی تریشەوە ڕێک لەم کاتەدا ئیدارەی ترەمپ خەریکی ڕێکەوتنی ئەتۆمیە لەگەڵ سعودیە. بە پێی هەواڵەکان ئەم ڕێکەوتنە هیچ کام لەو مەرجە توندانی تێدا نییە کە ڕێگری لە پیتاندنی یۆرانیۆم دەکات و سعودیەش پابەند ناکات بە پرۆتۆکۆڵی زیادەی ئاژانسی وزەی ئەتۆمیەوە. ئەم دوو فاقیە خۆی ئیسپاتی دەکات کە ئەم شەڕەی چەکی ئەتۆمی نییە، واتە ئەم شەڕی چەکی ئەتۆمی نییە، چونکە چۆن دەبێت هەمان تەکنەلۆژیا بۆ هەوپەیمانێکە داسایی بێت بەڵام بۆ ڕکابەرێکت ببێتە هۆکاری هەڵگیرساندنی شەڕ. ئەمە دەری دەخات کە ئەتۆم تەنیا بیانوەکەیە، شەڕە ڕاستەقینەکە لەسەر دابەشکردنی شوێنی نەفوز و لێدانە لە ڕکابەرە گەورەکان. ئەگەر کەمێک قوڵتر سەیری نەخشە ژیۆپۆلیتیکەکە بکەین دەبینین ئامانجی سەرەکی ئەمریکا لەم جەنگەدا لێدانە لە چین ئێستا کارگەی گەورەی جیهانە و بۆ ئەوەی ئامێرەکانی ئابوووریەکەی نەکڕێت پێویستی بە نەوتی هەرزان و بەردەوام هەیە. ئێران گەورەترین دابینکەری نەوتە بۆ چین، نزیکەی لە سەدا 90 نەوتی ئێران بۆ ئەوێ دەڕوات. ڕاستە کۆشکی سپی باشکرا ناڵێت شەڕەکەمان بۆ ئەوەیە نەوت لە چین ببڕین، بەڵام لاوەسکردنی ئێران و تێکدانی هەناردەی نەوتەکەی ڕاستەوخۆ دەبێتە هۆی خاوکردنەوەی گەشەی ئابووری چین. ئەمریکا دەوێت بە یەک بەر دوو چۆلەکە بپێکێت، هەم ئێران لاواز بکات هەمیش لە باوەشی چین و رووسیای دەربهێنێت. ئەم هەموو جەنگ و ئاڵۆزیانەی دەیبینن تەنیا ڕووداوی سادە نین، بەڵکو یاریەکی زۆر گەورەی ئەمریکایە بۆ ئەوەی وەکو گەورەی جیهان بمێنێتەوە نەهێڵێت چین جێگەی پێلێش بکات. واتە واشنتۆن لە هەموو شوێنێ خەریکی ئەم یاریە و تا ئاستێکیش کارەکەی بۆ چوەتە سەر. بۆ نمونە لە فەنزوێلا بۆ لابردنی مادۆرۆ توانی دەست بگرێت بەسەر نەوتەکەدا و ڕێگەی گرت نەچێت بۆ چین. لە پەنەماشتوانی ڕێگری لە کۆمپانیا چینیەکان بکات. بەڵام ئەم سەرکەوتنانە لە هەموو بەرەیەکی وەکو یەک نین. ڕێک لەو کاتی ئەمریکاوەی دەزانی لە فەنزوێلا و پەنەما ئیشەکەی تەواو کردووە لەگەڵ ئێرانیش تووشی کێشێکی زۆر جیاواز و کە تەنانەت گەیشتە داخستنی تەنگەی هورمز. ئێستا ئەمریکا لە جیاتیەوەی بەو سەرکەوتنانە پشوو بدات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتوتە ناو گێژە و قەیرانێکی واوە کە زۆر زەحمەتە لی دەربچێت. تەڵەی هورمز و خۆراگری ناوخۆیی لەلایەکی ترەوە چین و رووسیا تەنها بینەری ئەم جەنگە نین، بەڵکو بە شێوەیەکی ژیرانە بەشێکن لە داڕشنی و ئەو بنبەستەی کە ئەمریکای تێکەوتووە. بۆ پەکین و مۆسکۆ چەقینی ئەمریکا لە ناو قوڕاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەلێکی زێڕینە، چونکە هەرچی واشنتۆن زیاتر لێرە سەرقاڵ بێت و پارە خەرج بکات وزە و سەرنجی کەمتری بۆ بەرەکانی تر وەکو ئۆکراینە و تایوان دەمێنێتەوە. ئەوان بەدابینکردنی چەتری دیبلۆماسی و هاوکاری تەکنەلۆژی و ئابووری بۆ تاران نەک تەنها ڕێگری لە هەرەسی ئێران دەکەن، بەڵکو وا دەکەن تێچووی ئەم جەنگە بۆ ئیدارەی ترەمپ بگاتە ئاستێکی وا کە لە کۆتاییدا تەنها بژاردەی پاشەکشەیەکی پڕ لە شەرمەزاری یان جەنگێکی بێکۆتایی بۆ بمێنێتەوە. دیارەم شەڕە بەشێکە لە ململانێکی گەورەتر بۆ دابشکردنەوەی شوێنی نەفوس لە جیهاندا. زۆرێک لە شیکەرەوەکان پێیان وایە کە زلێزەکان خەریکی دیاریکردنی سنووری دەسەڵاتی خۆیانن. رووسیا دەیەوێت ڕۆژهەڵاتی ئەوروپا کۆنتڕۆڵ بکات و چینیش دەیەوێت لە ئاسیا و ناوچەکانی دەوروبەری خۆی باڵادەست بێت. لەم نێوەندەدا ئەمریکا دەیەوێت بە لێدانی ئێران پەیامێک بدات و دەسەڵاتی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزێت. ناوچەیەک کە شادەماری وزەی جیهانە و نزیکەی لە سەدا 27 نەوتی جیهان لە تەنگەی هورمزەوە تێپەڕ دەبێت. بەڵێ بینارن ناوڕێکی کوربەر دەکەم دواتر دێنەوە بۆ درێژەی بابەتەکە. بەڵێ بم جۆرە دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکە. ئەمریکا و ئیسرائیل پێیان وابوو کە بە هێرشێکی خێرا و کەمەرشکێن دەتوانن ئێران تووشی شۆک بکەن.
حسابیان وا بوو کە ئەگەر زەبرێکی تون بۆشێن ڕژێمەکە لە ناو هەڵدەوەشێتەوە تاران ناشار دەبێت تەسلیم بێت بەڵام ئەوەی حسابیان بۆ نەکرد بۆ خۆراگری ناوخۆی بوو ڕاستە ئێران زیانێکی ئابووری و سەربازی زۆری گەورەی بەرکەوت و ژیانی خەڵک زۆر قورس بوو بەڵام دەسەڵاتداران توانیان کۆنتترۆلی دۆخەکە بکەن و نەیان هێش دەوڵەتەکەیان بە تەواوی بڕوخێت ئەمە ڕێگە و خاڵە بوو کە ترەمپ و ئیدارەکەی خستە ناو گێژاوێکی گەورەوە کاتێک شەڕێک دروست یان دەست پێ دەکات بەو هیوایی زوو تەواو بێت بەڵام بەرامبەرەکە تەسلیم نابێت شەڕەکە دەبێتە شەڕی ئیرادە ئێستا ئەمریکا لە دۆخێکی زۆر خراپدا نەدەتوانێت بەبێ دەستکەوتێکی ڕوون بکشێتەوە چونکە ئابڕووی دەچێت نەدەشتوانێت بە ئاسانی کۆتایی بە شەڕەکە بهێنێت چونکە هیچ پێوەرێکی ڕوونی بۆ سەرکەوتن و دەرچوون لە شەڕەکە نییە ئەم چەقبەستویە باجێکی زۆر قورسی بۆ ئەمریکا و جیهان هەبووە شەڕەکە پارەیەکی خەیاڵی دەبێت و نرخی نەوتیشی بەرزتر کردوێتەوە کە ئەمەش زیانی بە ئابووری جیهان و تەنانەت خودی ئەمریکاش گیاندووە لەلایەکی ترەوە وڵاتانی کەندا و دەستیان بە دڵیانەوە گرتووە کە ئەوان باش دەزانن ئەگەر شەڕەکە درێژە بکێشێت داگرەکە دەگاتە دامەزراوە نەوتیەکانی ئەوانیش لە سەرەتادا یان لە سەرەتای شەڕەکەدا ئەو لایەنە ئێرانیانەی کە لە دەرەوەی وڵات زۆر دڵخۆش بوون پێیان وا بووەم هێرشانە ڕژێمەکە دەڕوخێنێت و ئەوان دەخرێنە سەر حکوم بەڵام ئەم خەونە نەهاتەدی لە ناوخۆی ئێرانیشدا خەڵک هەرچەندە لە ڕژێمەکە ناڕازین بەڵام نایەنەوێت وڵاتێکی بێگانە بێت و چارەنووسیان بۆ دیاری بکات ئەمەش سەرماندی کە هێرشی دەرەکی ناتوانێت ببێتە جێگرەوەی گۆڕانکاری ناوخۆیی ئێستا کۆشکی سپی نازانێت چی بکات بەرنەوەی چەند شەڕێکی کاتی مانەوەی ئەوە نییە کە مانەی ئەوە نییە کە تۆ لە کۆتاییدا براوەیت ئەو ڕێکەوتانەشی کە جاروبار باسییان لێوە دەکرێت دەری دەخن کە ئەمریکا و ئێران هێشتا زۆر لێک دوورنەوە تێگەیشتنیان و ئەستایشی ناوچەکە تەواو جیاوازە ئەم جەنگە ڕاستیکی گەورەی ئاشکرا کرد خەڵکی ئێران سەرڕای هەموو ئازار و ناڕەزایەتیە توندەکانیان بەرامبەر بەدەسەڵات بەڕاشکاوی ئەو پەیامەیان بە جیهاندا کە پێویستیان بە هیچ دەستێکی دەرەکی نییە بۆ دیاریکردنی چارەنووسی سیاسیان ئەوان باش دەزانن کە ڕزگارکردن لە ڕێگەی موشک و گەماروی بێگانەوە تەنها وێرانکاریکی لێ دەکەوێتەوە نەک ئازادی ئەم هەڵوێستەی شەقامی ئێرانی گەورەترین شۆک بوو بۆ استراتیژیەکانی ئەمریکا کە پێیان وابوو دەتوانن لە ڕێگەی فشارەوە شەرعەتی هێرشەکانیان لە ناوخۆی ئێرانەوە وەربگرن ئەم شەڕە سەرماندی کە ناتوانێت تەنیا بە هێزی سەربازی وێرانکردن بگەیتە ئامانجەکانت ئەمریکا ویستی بە بیانووی ئەتۆم لە ئێران بدات و بۆ ئەوەی پەیامێک بە چین و رووسیا بدات و شوێنی نەفوزی خۆی بپارێزێت بەڵام لە گوێیاتی ئەوە خۆی خستە ناو گێژاوێکی سیاسی و سەربازیەوە کە دەرچوون لی زۆر سەختە ماترسی گەورە لەسەر عێراق ئاشکرا دەکرێت راپۆرتێکی شارپرێس کە وەرگیراوە بەم جۆرە دەست پێ دەکات لەگەڵ بەرفراوەنبوونی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران دەواازە سنووریەکان کەوتنە ناو بازنەی هێرشی ڕاستەوخۆوە سپۆڕان نەم گۆڕانکاریەک و نیشانەیەک بۆ گۆڕینی یاساکانی شەڕ لە ناوچەکەدا دەبینن ئەمەش بووەتە هۆی دروستبوونی ترس لە گواستنەوەی شەڕ بۆ سەر ئەو ڕێڕەوانەی کە شادەماری بازرگانی واتوچۆی گەشتیارانن بەردومانکردنی هۆڵی پێشوازیکردنی گەشتیاران لە دەواازەی سنووری شەلەمچە لەگەڵ ئێران کە بۆ هۆی کوژرانی 2 کەس و برینداربوونی 11 کەسی دیکە و پاشان هێرشکردنە سەر دەواازەی عەبدەلی کوێیتی لە بەرامبەر سنووری عێراق تەنها ڕووداوێکی ئەمنی ئاسایی نەبوون ئەم هێرشانە پەیامی گەورەتریان لە پشت بوو بەتایبەت کە هاوکات بوون لەگەڵ دەستپێکردنی هاتنی سەدان هەزار زیارەتکاری ئێران بۆ عێراق بە مەبەستی بەشداریکردن لە چلەی ئیمام حوسێندا سەرچاوەیەکی حکومی ئاگادار باسی لەوە کردووە حکوومەتی عێراق بە نیگەرانیەکی زۆرەوە دەڕوانێتە ئامانجەکانی و ئامانجگرتنی دەواازە سنووریەکان چونکە ئەمە بە گۆڕانکاریکی مەترسیدار و جیاواز لە هێرشەکانی پێشووناو دەبات بۆیە بەغدا دەستی کردووە بە پێداچوونەوەی گشتی بە پلانی پاراستنی سەرجەم دامەزراوشکانیەکان بە تایبەت سنوورەکانی لەگەڵ ئێران و کوێیت ئەمەش وەکو ئامادەکاریەک بۆ ئەگەری بەرفراوانبوونی هێرشەکان لە داهاتوودا واتە بەغدا پلانی فریاکەوتنی سەربازی ڕاگەیاند و کاری جددی لەسەر دەکات ئەو سەرچاوەیە کە ناوی ئاشکرا نەکراوە ئاماژەی بەوە کردووە حکوومەت پێی وایە هێرشەکەی سەر شەلەمچە زیاتر پەیوەندی بە هێڵەکانی دابینکردن و ڕێڕەوە لۆجستیکیەکانەوە هەیە نەک تەنها هێرشێکی سەربازی ئاسایی بۆیە بەغدا هەوڵ دەدات ڕێگری بکات لە گواستنەوەی مەلملانەکان بۆ ناو خاکی عێراق و دەیەوێت بێلایەنی خۆی بپارێزێت هاوکات لەگەڵ ئەمەشدا پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ لایەنە جیاوازەکان بەردەوامە هێنانەناوەی دەواازە سنووریەکان بۆ ناو بانکی ئامانجە سەربازیەکان گۆڕانکاریەکی نوێ لە یاسایەکانی شەڕدا چونکە ئەم دەواازانە چیتر تەنها شوێنی هاتوچۆی خەڵکو و کەلوپەل نین بەڵکو بوونەتە بەشێک لە ململانەی هێڵەکانی دابینکردنی وزە و هێژمونی ئابووری لە ناوچەکەدا بە تایبەت لەگەڵ بەردەوامی هەڕەشەکانی ئێران لەسەر گەروی هورمز و
گوشارە بەردەوامەکانی ئەمریکا لەسەر تۆڕەکانی دابینکردنی دارایی چاران. ئەم ڕووداوانە لە کاتێکدا دێن کە عێراق بۆ جوڵەی بازرگانی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ پشت بە تۆڕێکی فراوانی دەواازە وشکانیەکان دەبەسێت. هاوکات پارێزگاکانی باشوور ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیکردن لە ملوێنان زیارەتکار. ئەمەش گرنگی پاراستنی ئارامی سنوورەکان دوو هێندە بەرز دەکاتەوە بۆ ئەوەی نەبنە گۆڕەپانی شەڕێکی کراوە. بامانجکردنی هەردوو دەواازەی شەلەمچەو عەبدەلی نیشانەیەکە بۆ چوونە ناو قۆناغێکی مەترسیدارتری ململانەکان، چونکە شەڕەکە لە بنکە سەربازیەکانەوە گواستراوەتەوە بۆ دەواازە سنووریەکان کە شادەماری ئابووری و سەروەری وڵاتانن. پێشەتانە ڕێڕەوی کارەکانی حکوومەتی عێراق تێک دەدەن و گوشارەکانی ئەمریکاش بۆ سەربەختە زیاد دەکەن. چجا لەسەر دۆسیەی ئاشکراکردنی ئەو لایەنانەی خاکی عێراق بەکاردەهێنن یان لەسەر دۆسیەی کۆنتڕۆڵکردنی چەک لە دەستی دەوڵەتدا. هەروەها ئەمە بەغداد دەخاتە بەردەم تەحەدای قورستر بۆ پاراستنی سنوورەکانی و ڕێگریکردن لە بەکارهێنانی دەواازەکان لە هەر چالاکیەکدا کە وڵاتەکە ڕابکێشێتە ناو شەڕەوە. هێرشکردنە سەر دەواازەی عەبدەلی تەنها چەند کاتژمێرێک دوای بۆردومانکردنی شەلەمچە ئەوە دەسەلمێنێت کە ڕێڕەوە سنووریەکان بوونەتە بەشێک لە ئامانجەکانی ئەم شەڕە. بەردەوامی ئەم هێرشانە کاریگەری دەبێت لەسەر بازرگانی وەبەرهێنان. هەروەها دەبێتە هۆی تێکدانی ئەو هەوڵانەی کە حکوومەت داوێتی بۆ ڕاکێشانی کۆمپانیا وەبەرهێنەرە بیانیەکان، بە تایبەتی دوای سەردانەکەی عەلی زەیدی سەرۆکۆزاریانی عێراق بۆ واشنگتن. کۆتایی جەنگ و توندبوونەوەی ململانەی نێوان ئەمریکا و ئێران ئەگەری ڕنگدانەوەی خراپی لە ناوخۆی عێراقدا زیاتر دەکات، جا چ لە ڕووی سیاسیەوە بێت یان ئەمنی. بۆیە پێویستە حکوومەت پەلە بکات لە تاوکردنی پرۆژەی کۆنتڕۆڵکردنی چەک و تونکردنی چاودێری سەردەروازەکان بۆ ئەوەی ڕێگری لە هەر لایەنێک بکرێت کە بێوێت سنوورەکان بۆ گواستنەوەی چەک یان جێبەجێکردنی ئەجێندای دەرەکی بەکار بهێنێت. ئێستا حکوومەتی عێراق لە بەردەم تاقیکردنەوەیکی قورسدا. پێویستە لەلایەکەوە سنوورێکی درێژ کە زیاتر لە 1450 کیلۆمەترە لەگەڵ ئێران بپارێزێت و لەلایەکی دیکەشەوە بەردەوامیات و توێی بازرگانی و گەشتیاران مسۆگەر بکات. هاوکات ڕێگری بکات لە بەکارهێنانی دەواازەکان بۆ هەر چالاکیەکە عێراق بکاتە قوربانی شەڕەکە. لە کاتێکدا کە بەغدا هەمیشە جەخت لەسەر سیاسەتی بێلایەنی دەکاتەوە و ڕەتی دەکاتەوە خاکی وڵاتەکەی ببێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەی هەرێمی و نێودەوڵەتیەکان. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی لەگدان و هەڵوێزی وادارم بابەتەکان جێگای ڕەزامەندیتان بوو بێ. سپاس کە تاوکو کۆتایی بەرنامەکەش لەگەڵمان بوون.